سڵاوتان لێبێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە پرسیارێک ئایا گرژی و ئاڵۆزیەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا بەکوێ دەگات؟ ئێوە دەتوانن لە قسەی لە سەرکەندیارە بە پێی پێشاتەکان تا ئێستا ئاڵۆزیەکانی نێوان هەولێر و بەغدا ڕۆژ بە ڕۆژ زیاتر پەرە دەسەنن. دیارە دوێنێ پەرەسەندنی زیاتر بەخۆیان دەبین. ئەمە لە دوای باس لە هەندێک هەواڵی ئێستا بکەین لە دەربارەی گرژیەکانی ئێستای نێوان هەولێر و بەغدا. دیارە لە کاتێکدا پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان بەگشتی و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لەگەڵ حکوومەتی بەغدا و خودی نووری مالکی تا دێت ڕوو لە ئاڵۆزبوون دەکات. دوێنێ نووری مالکی لە نامەیەکدا کە بەوەنی دەست بەکاربوونی وەکسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ نێچیروان بازایی نردووە ئەوەی داوا لێکرد بوو کە وەرگرتنی ئەو پۆستە ببێتە هۆی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. ئەمە لە کاتێکدا کە کەسایەتیەکی نزیک لە نووری مالکی دوێنێ ئەمە هەر ئەو کەسایەتی بوو کە پێشتر هەندێک وڵامی یاخود هەندێک لە دوای توندیدا بوو هێرشی توندی کردبووە سەر مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و ڕاگەیاند بوو کە بارزانی هاوسەنگی خۆی لە دەستداوە، هەروەها وتوبی کە هەڵمەتێکی ڕاگەاندنی توندی لە دژی حکوومەتی فدراڵی دەست پێ کردووە کە بوتەی ئەو وەک خۆی دەڵێت لێدوانەکانی بارزانی ئاماژەیە بۆ ئەو بەزێنە سیاسی کە ڕوبەڕووی بۆتەوە. لەلایەکی ترەوە هەردوێنێ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان جارێکی تر هێرشی کردە سەر نووری مالکی سەرۆکوەزیرانی عێراق و ڕایگەیاند لە کاتی کۆبنەوەکەی لەگەڵ باراک ئۆباما و جۆ بایدنی جێگیری مەترسی هەوڵەکانی نووری مالکی پێڕاگەیاندون سەبارەت بە ئەگەری گەڕانەوەی دیکتاتۆریەت لە ڕێی کۆکردنەوەی دەسەڵاتەکانی ڕاستەخۆ لەژێر کۆنتترۆلی خەویدا. ئەمە کە لە چاوپێکەوتنێکی سەرۆکی هەرێم بووە بۆ ڕۆژنامەی حیاتی لەندەنی، هەروەها بارزانی لە چاوپێکەوتنەکەدا ئاماژەی بەوە کردووە کە دوای گەڕانەوەی ئامادەکاری بۆ ئەوە دەکات کە بۆ کۆبوونەوەی سەرکردەی لایەنە سیاسیەکانی عێراق و ئەوەشی وتووە ئەگەر مالکیش ئامادەبوونی لەو کۆبوونەوەیە ڕەت کردەوە بەپێی وتوی خۆی وتوێتی کە ئەوە کوردیش مانەوەی مالکی ڕەت دەکاتەوە. ئەمە لە کاتێکدا کە چەند ڕۆژێکە باس لە سندنەوەی متمانە دەکرێت لە نووری مالکی سەرۆکوەزیری عێراق، بەڵام ئەمڕۆ کوتلەی عێراقی سپی ئەوەی ڕاگەیاند کە بە هیچ شێوەیەک متمانە لە حکوومەتەکەی نووری مالکی ناسێنێتەوە. تەکیدی لەوە کردووە کە سازدانی لوتکەی عەرەبی لە بەغدا سەرکەوتنی هەموو عێراقیەکانە نەک تەنیا بۆ مالکی. بەڵام یەکەم پەیوەندیمان کاک دەشتی لە هەولێر. فەرموو کاک دەشتی. زۆر سپاس دەکەم. دیارە ئەو تەوەری بەڕێزت هەڵت بژاردە لە ئێستادا دەتوانرێت واستێکی زۆر هەڵبگرێت. ئەو سەردانەی جەنابی کەرەوە بۆ ئەمریکا کۆمەڵێک شتی پڕبەها بووە، کۆمەڵێک دەتوانم برێنەوەی گرنگ بوون سەبارەت بە بارودۆخی ئێستا عێراق. بۆیە مالیکیش بە دیداری سەرۆک بارزانی و ئۆباما زۆر تووشی شۆک بووە، گەیشتە و قەناعەتە کە جەنابی سەرۆک هەموو هەوڵەکانی دەکاتەگە بۆ عێراقی یەکگرتووە، عێراقی فرەند لایەن، عێراقی حکوومەتێکی شەراکەت بێتن. بۆیە گەیشتە و قەناعەتەکە چیتر ناتوانێت هەوڵی تاگڕەوی هەوڵی دیکتاتۆریەت بداتن. بۆیە من دەڵێم لە کابینەی ئەفتەمیشدا ڕەزار نێچیروان بارزانی بەرنامەی باشی لە پێشەوە دەتوانێت بە سیاسەتی دیبلۆماسیەتی خۆی کۆمەڵێک لەو کێشە و گرفتانەکە ڕوبەڕووی هەولێر و بەغدا بۆتەوە بە ئاراستەیەکی باشی داباتن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دەچینە لای کاک دڵشاد لە خەبات. فەرموو کاک دڵشاد. وەرە باش برا. زۆر سپاس دەکەم کاک دڵشاد. برای باشم دوو پرسیارم هەیە. بەڵێ فەرموو. پرسیارەکەم هەرچەندە سەبارەت بە پەرەکەت نییە، بەس باس لە قەزای خەبات دەکەم. بەڵێ. ئەوە لە قەزای خەبات تقریبا 1000 مال لە عقاری نادرێت، نە بە گوڵ قەلەمدرا نە بە تابوو قەلەمدراوە مایتەوە. هەرچەندە لە داواشمان کردیان لە قای مقام و جەنابی محافظ و هەر درێنە ئەو ڕوسبەی دیار نییە، خەڵکە درام و خانی کردیانە وڵ مایتەوە. بەڵێ. پرسیارەی دووەم سەبارەت بەوەمانە ڕێبەرکردنی دەگەر شەبەکە زمانوەدانی شەبەکە نیە لە قەزای خەبات. مامنتان دەبین و سپاس بۆ بەرنامەکە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاک هێمن لە سلێمانی. فەرموو کاک هێمن. کاتەوە باش کاکشوان هێمن سەراویتان لەگەڵا. زۆر سپاس دەکەم کاک هێمن، خۆشحاڵی. فەرموو. کاکشوان جان بەڕاستی سەبارەت بەم کێشەی کە دروست بووە، ئەم کێشەی نێوان بەغا و هەرێم. بەڵێ.
كان مسعود طبعا لو پێشباسی سەربەخۆی کوردستانی یەکرا طبعا شتێکی خۆش بوو هەم بۆ گەلی کوردستانیش بوو بۆ ئێمەش لەولەی لە کوردستان بەڵام ئەم هەڵوێستەی بیا زووتر بووایە بەڕاستی ئێمە سەیرەکەی کاکشتوان لەم بەتابەتی لە شاری سلێمانی ئێمە باسی ئەگەر هیچ شوێنێکتر نەکەین باسی شاری سلێمانی بکەین سەیرەکەی کۆمەڵە عەرەبی زۆر هاتوون ئێمە مراعاتمان کردوون یعنی ڕێزمان گرتوون ڕواکە یعنی ئەو ڕێزەی کە لە عەرەبە ژیرە بڕوا ناکەم لە هیچ نەتەوەیەکی تر بگیرێ تا سەیرەکەی شۆفێرەکان سەیرەکەی لە منتیقەی بەغاو لەو شوێنانە سەیرەکەی ئیهانەمانەکە کاکە بەڕاستی ئێمە مای قبوڵکردنی سەیرەکەی دوێنێ لە کۆمیتەی بابل یەکێتی نیشتیمانی کوردستانیان داوە بەڵێ لە دیوانیە بەڵێ لە دیوانی بۆی داواکە یعنی هەڵوێستی چونترمان هەبێ بۆی ئەگەر ئەوە بڕوا کە بوجەکەشمان ئەبڕن ینی بەغا بۆی ڕێز هێن سەراوی مسپاسانەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاکسیروان لە سلێمانی زۆر سپاس باش کاکسوانجان بەڕاستی منەوە کێشەیە لەوانەیە احتیمالی یەکگەرمەوە بۆ کێشەی شەخسی چونکە ئێمە خۆی بینی سەرۆک بەرزانیکە و وتانە وتی ئەو پێشتر ئەو هەڕەشانە کە کرا لە نیویارکی بۆ نمونە ئەمشەو پەرلەمانتارێک کە هەمان لە هەمان دیسی ئەوایە لە لای جەنابێتی ئەو بەعکسی سەرۆک بەرزانیەوە قسە ئەکات ئەو وەکو پەرلەمانتارێک لە بەغاوە بەعکسی هەمان قسەکانی ئەوە قسە ئەکات بەداخەوانی ئێمە نازانین تێ ناگەین ئایا سەرۆکی هەرێم بۆ هەوڵما لە ڕێی پەرلەمان و لە ڕێی وەزیرەکانی و لە ڕێی سەرۆک کۆمارەوە کە کووردە بۆ چارەسەریکە بۆ تۆ لە وڵاتێکی وەک ئەمریکا لەوێ هەڕەشە ئەکا و چەندین قسە ئەکات کاکسیروان بەڵێ ئەمە لە کاتێکدا کە دوێنێ نورمالکی داوای لە نەشیروان بارزانانی کرد بوو کە ئەو پۆستی کە وەری گرتووە ببێتە مایی چارەسەرکردنی کێشەکان پێت وایە هەوڵەکان بۆ چارەسەر هەیە لە ئێستادا بەڵێ هەیە لەلایەن نورمالکیەوە بەڵام ئێمەش لەلایەن پەرلەمانتارەکانیشەوە بینین هەیە هەوڵەکە بەڵام سەرۆکی هەرێمە کە نائێوە گفتوگۆیەکی ئەو تۆ بکات ئایا ئەمە ئەگەێڕینەوە بۆ توندوتیژەکانی ئەو هەوڵی توندوتیژەیە ئەگەر هەوڵی ئاشتیەیە ئەتوانێت لە ڕێی هەموو لایەنەکانەوان هەموو لایەنە کوردەکان دانیشتنیە بکە و گفتوگۆکە و ڕایان وەرگێت چونکە تەنها سەرۆکی کاکسیروان وەک خۆتەڵی پێت وایە بۆ سەرۆکی هەرێم نایەوێت کێشەکان چارەسەر بن وەک خۆتەڵی بەڕاستی نایەوێت ئەو هەڵبەتە کارێکی کەی هەیە نیازی شتێکی هەیە لە پێشدەمەوە چونکە ئەگەر بیەوێت ئەتوانێت لە ڕێی ئۆپسیۆنەوە لە ڕێی و پەرلەمانەوانێت گفتوگۆ بکات با دانیشتنکە ئەو کە سەرۆکی هەرێم بێ بەڕاستیە بێ سەرۆکی هەرێم بێ نەک تەنیا بڕیار خۆی بێ ئەبێ بگەڕێتەوانێ بۆ پەرلەمان چونکە ئەو لە پەرلەمانەوە بژێراوە لەلایەن خەڵکو دەیدەوە بەڵام تا ئێستا تاک لایەنانە بڕیاریەوە بەداخەوادارم کە بگەڕێتەوانێ و کارێکی شیاو بکات زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ کاک عەلی لە سلێمانی فەرموو کاک عەلی زۆر سپاس دەکەم کاک عەلی سلامت یا زۆر سپاس بۆ سەبارەت بۆ تەوارەکەتان کەوا بۆ سەرۆک مسعود بەرزانی وتەکانی کەوا بەرامبەر نورمالکی دایما دژمنی کورد بووە لە هیچ کاتێکا بەس کاتێک کە پیسی بە مسعود بەرزانی مام جلال بووە کاتێکەوە کێشەی هەبووە لەگەڵ لیستی العێراقیە کاتێک کە کێشەشی نەبێت کاتێک کە عێراق بتوانێت خۆی بەخۆت کا و کاتە بێتە دژمنێ بۆ کورد کاک عەلی کاکسیروان لە سلێمانی دەڵێت سەرۆکی هەرێم خۆی نایەوێت گفتوگۆ بکات خۆی ئەڵێ بۆ چوونێکی خۆی هەیە بەڵام سەبارەت بۆ مەسەلەیەوە ئێماڵێ سەرۆک بەرزانی جوانی کردو لەو بابەتەوە کوردە تاکەی هەر چاوەڕێی دەستی عەرەب بکات بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەرتیب لە چەمچەماڵ فەرموو کاک سەرتیب ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم کاک سەرتیب برای بەڕێزم لەسەر تەوەلەکەی ئەمڕۆ تۆ ئاڵۆزەکانی نێوان هەرێم و بەغدا ئەمە ئاڵۆزی نێوان پارتی و بەغدانیە ئەمە ئاڵۆزی کێشەیەکی نەتەوەیەکە لەگەڵ هەرێم و بەغدایە بەڵام بەداریان ورد دوژمنیە چاکی بۆ پیا بووە داریش لە وەڵام داوتی ئەگەر کلکەکەی لە خۆم نەبێ هیچ تەسیرێکم لێ ناکە ئەمە وەڵامی دار بوو بۆ دوژمنەکەی برای گیان مالیکی من خۆم گوێم لێ بوو ساڵێ بەر لە ئێساوتی دەستوری عێراقی و نووسینەوەی دەستوری عێراقی دەستورێکی ئەلغامڕێژە پێویستە پاک بکرێتەوە ئەم ئەلغامانە مەبەستش لە ئەلغامەکە داواکاریەکانی کوردە ئەو دەستورە ئیلغا بکرێتەوە داواکاریەکانی ئێمە ئیلغا بکرێتەوە ئەمە خۆی گڵۆبێکی سوور بوو بۆ ئێمە مەسەلەی کێشەی پارتیویتێتی ئێمە کێشەی نەتەوەیەکە کێشەی میلەتێکە ئێمە باواز لە هەندێک پەیوەندیوان قسەی سەرزارەکی خەڵک بێنین ئەمە کێشەیەکە کێشەی میلەتێکە کێشەی دەستوریەکە تۆ تەماشای هەموو کوتلەکانی شیعە دەچۆن دوو ڕۆژە تەماشا کە دیفاع لە مالیکی ئەگە ئەڵێ مەحاڵە بە ئیبراهیم جەعفەریشەوە بە سەدریشەوە بە هەموو ئەڵێ مەحاڵە ئەو خەیاڵە جێبەجێ بێ هیچ کەس و لایەنێک بتوانێ ئەو پلەپایە لە مالیکی بسەنیێتەوە تۆ تەماشای یەکگوڵدووی بەڵێ کاک سەرتیب لە ئێستادا سەرۆکی هەرێم داوای کردووە کە سەرکردە سیاسەکان دوای گەڕانەوەی لە ئەمریکا کۆبنەوەیەک ئەنجام دەن پێت وایە داهاتووی گرژەکان چی دەبێت ئەگەر ئەو کۆبنەوەی ئەنجام درێت تەنانەت باسی لەوش کردووە ئەگەر مالیکی بەشداری نەکات ئەوە لایەنی کورد متمانی لێ دەسێننەوە برای بەڕێزم ئێمە
ئێمە ئەگەر لە ناو خۆمان سەرکردایەتی کورد هەمومان بە تایبەتی و بە دەرەجەی یەک و دوو پارتی و یەکێتی لە هەموو هەڵوێستەکان لە هەموو خطابەکانە لە بەغا لە هەرێم یەکگردوو بن من هیچ ترسێکم لە مالیکی نییە من ترسم لە خۆمان وەکو دارەکە یەکتری ببڕینەوە کێشەکە لای خۆمانە ئێمە یەک هەڵوێست بین یەک خطابین یەک گردوو بین نەبین بە دار و تەورەکە یەکتری نەبڕینەوە لە هەڕەشەکانی ئێستای مالیکی ناترسین بە هیچ شێوەیەک پێویستە پارتی و یەکێتی یەک هەڵوێست یەک خطاب یەک بیر و بۆچوون لە هەرێم لە بەغدا لایەک نەرم نەبێ لایەک تون نەبێ من لە هەڕەشەی مالیکی ناترسم لە خۆمان نەترسم زۆر باشە کاک سەدی باگوێمانە تێبینی کاک عەتا بێ سپاس دەکەم بەڵێ کاک عەتا لە کەلار فەرموو کاک عەتا زۆر سپاس دەکەم والله كاكشوان من قصر البراسية وناكوكي وقرجي وآلو سبتم كان بوكو كوتوجا نيوان حكومة العراق وحكومة هرم براسي يعني براساني كبيونجيا كان بان برنامج وكخلتي في زوجي ولا برنامج يقرأ كومنت كان هي لسر موضوع كبراسي شارة ايش او توانية لسر بعضين ان او ناكوكي كان نيوان هرم وبغداد ناكوكي كي زور قراقر اما في دومام لوي كيشكا قرتو بو مالكي مو مالكي تنها كيشي لقل كردانية تو رنگ روشناموسی که اگاداری او بی مالشی امروز کیش لگل روتی صدرها کیش تنان لگل تحالف اجتماعی ها كخوي كان تيجي او هاوبي مهنه مالشي امروز بشايتي دوست ودشمن ديكتاتوري كبوكو ديكتاتوري يعني فضامي الشيعة كان مالشي تنانات امروز سركو سيداني عراق سركو سباير كان يشيش دفاع وزيرنا اخويا سروشي انجمني اسايش اجتماعي يعني هرشي بوست جرينكاني ولاطي لدستيام كبايا تاجر هيليش بودانندي ولا سروشي ريمو ساكت بالسياسه كاين تري عراق وعقادات نكرت هاتي ام وقتها هاتي صباح سنويه بقيد جواني همو لانو تشين جاجك اسوي ديكتاتوريت واخر كلام مواتها هوضه براسي خرج كبيوجي برامج كذا حقا يعني واقعي سلسل او ردانا بكا مالكي امرو شاي بو بيشكوتنا ابو السياسي هوايا كامل لهرمي كل سنه هيا بەڵێ سپاس بۆ خوێندەکەت سپاس دەکەم بڵێ کاک فەرهاد لە دەڤەری بادنیان لە دهۆک فەرموو کاک فەرهاد الو بەڵێ کاک فەرهاد گوێمان لێتە کاکە دەست خۆشە بەرنامەت لێ دەکەم زۆر سپاس دەکەم برام ئەوەی ڕاستی بیتن الو بەڵێ کاک فەرهاد گوێمان لێتە بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی پشتڕای هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە کاک بیلال لە سلێمانی فەرموو کاک بیلال زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش سپاس وڵا کاشان ئەبێ ئێمە وەکو هاوڵاتیان وەکو هاوڵاتیانی کوردستان ئەبێ ومان ڕوون بێتەوە ئایا ئەم کێشانە لە چیۆ دروست بوو ئایا لەوە دروست بوو کە سەرۆکی هەرێم قسەکانی مالیکی ڕەت کردە و کاتەیە کە لەگەڵ کۆمپانیا ئۆتۆمۆبیلە کە بۆ نەودەرێنان قسەیان پێچوان یەکتی بوو یان لەوە دروست بوو کە ویستی دەوڵەتی کوردی ڕاگەیەنێت یعنی خەڵک گۆستایی یان لە دۆسەکەی هاشمی کاک بیلال وەکەڵێن دۆسەکەی هاشمی زۆر کێشەکانی زیاتر کرد ئەخەتە خۆ هاشمی کابراایکی جێگەی سەرۆکی کۆماری عێراقە یعنی کەسێکی وایە ئەتوانێت بە بچووکترین شێوە بیگرێت یان ئەوەتان کێشەی ئاڵێنتەوە کورد بۆی کورد کاشوانجان شتێکی لێرانەیە یعنی ئێستا بارودۆخی سووریا زۆر شێواوە شیعەش کەم شیعە ئەگەر سووریا پێشی تۆڵی بچووک ئەبێتەوە لە عێراقا و ئەو قوتی جارانە نامێنێت یعنی ئەم شەڕایەن کە ئەفرۆشرێ بۆ کورد بۆ ئەوەی ئەمە زەنگی مترسیدارە بۆ کورد بۆی قەت نەتوان گەشە بکە یعنی ئەم وەضعیان لێ تێک ئەچێت خۆ بە تەعشیر کاکە سووریا شکێ خۆ شیعە چی ئەمێنێت یعنی هیچی وای ئەو قوتی جارانە نامێنێتەوە یعنی تۆ تی شۆڕشەکانی کەوکە بەڵێ کاک بیلال پێت وایە ئەمە کارەکەی ئەوەیە کە سەرۆکی ئێستای حکوومەت کاک بیلال پێت وایە ئەمە هۆکارێکێکە وای کردووە نەچیروان بازانی سەرۆکی ئێستای حکوومەتی هەرێم سەردانی ئێران بکەوە لەگەڵ موقتەدا سەدر کۆبێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق وەک لە ڕاگەاندراوەکەدا بڵاوکرایەوە بەڵێ بەتایشی ئەزانتی کاکشوانجان خۆم کەسێک ئەزانێت سەرۆکی هەرێم قد شەڕی ناوێت یعنی بەس بە ئاشتی حەلەبێت چونکە شەڕیان تامەکان چێش یعنی زوقاوەکان چێش بە معناییکە یعنی نایانێت جارێکە شەڕ دروست بێتەوە حەچەنێ شەڕکەن ئەبێت لەسەر مێزی گفتوگۆکەن بەڵام مالیکی نایەوێت کە کابراکی شیعەیە تێگەی یعنی لە عێراقا حکومەکە بەس خۆی حکم کات یعنی قسەی سەرۆکی هەرێم و ئەوانی کەش بەراوە بەبەر نییە بەسی ئەوەیە کە کورد مەسەرەن چۆن سەرکوت کراوە لە هەوڵەوە تا ئاخریش هەروا بڕوات بەڵام بۆی دەستنایە من یەکڵم دێرە کاکشوان شاکە مەسالم دەیت ئەڵێم دادا و خۆمانە چەندێک ناکۆ بین
ئەبێت هێزە سیاسەکان بە ئۆپۆزیسیۆنیش و بە هەمویانەوە یەک هەڵوێز بن بەرامبەر بە هەڵوێستەکانی مالیشی. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەکەم کاک سابیر کەلهوڕی لە بەغدا. بەڵێ کاک سابیر کەلهوڕی لە بەغدا فەرموو کاک سابیر. خۆشی و بەرنامەی لێکم لەوای لەبوو دەکەم دەمێکی پەیوەندیم نەکردووە بەهۆی و کارێکەوانە کاکە گیان کورد هەر زوو تۆتی دوژمن و بڕبڕی پشتم. ئێمە وەکو گەلی کورد نازانم کەی ئەم دووە سافە پڕێ بین کەی ئاقڵە بین کەی بە خۆمانەچینەوە کەی ناوماڵی خۆمان ڕێگە خین کەی واز لە ئازارەکانی یەکتری دێنین دۆیەکی سافەڵەگرین بەرامبەر یەکتری و ئەو چینە و بۆزەمان ئەکەینە دژمنەکان و پێکاتێکی نەتەوایەتی بەکار دێنین بۆ بەرەگارەوە بوونەوەی دژمنەکانمان. خۆ ئێمە ئەمزانین هەموو کاتێک چ ئێران و چ تورکیا و چ سووریا و چ عێراق هەموو کاتێک 30 کیلۆمەتر بۆیان هەبوو بێنە ناو خۆوانە لە سوورەکانی کوردستانەوە ئەگەر گۆڕانکاریەکی بستنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد سەر هەڵدا. ئێمە زۆر بەداخەوانەیە کە ئەم دوو دەسەڵاتەی لە کوردستان بوو لە باتی ئەوەی بیر لە بەرژەوەنەکانی لەوە بکەنەوە لەو کاتی بۆشایی لە عێراقا دروست بوو بیان توانێت کارێکی وا بکەن مافەکانی گەلی کورد و شۆنە داگیرکراوەکانی کە ئێستا داگیر کراوە دابراو نییە کێشە لەسەر نییە داگیر کراوە ئەو داگیرکراوان بگەڕاتوانە سەر خاکی هەرێم و کاکە ماڵی خۆم و تۆ ئەڵێکی بە جوگرافیا بە نەخشە بە هەموو پێگاتی و 10,000 ساڵە ئەوە خاکی کوردستانە. من ئەو کاتێ ئەوان چون بۆ بەغدا بە هۆنداوەیەک ئاگادارم کردوونەتەوانێ کە نووسیومە وتومە لە شاخەوە بۆمە داین وا تێنەگەی کار کۆتاین دوژمنان هەتاین بەوە نییە کەوتنە پاین کوردە گەر بێت و پشتێن توم نەکەی سوزەی دڵسۆزی بۆ یەکتر نەبەی خواسی گەل چییە جێبەجێی نەکەی ئەم جارە ڕەنگت بە هەدەر ئەدەی دوژمنە نابێ بە دۆستت فرسەتی دەستکە و ئەکەنێ پۆستت لەسەر سفرەی خۆت ئەشکێنێ دەستت لێت ئەشێوێنێ هۆشیاری و هەستت گەر خۆش بڕوابن ئەتان بڕنەوە ئەتان فرۆشن و ئەتان کڕنەوە لە ناو مێژووە ئەتان سڕنەوە ئەبنەوە هاوڕێ لەگەڵ بڕنەوە واتە ئێمە ئەو کاتە ئەومان پێوتونە هاواری ئێمە بۆ ئەوان ڕێزەکانیان ڕێخەن زۆر بەداخەوانێ ئەمە ئاغایەتی تۆخایەتێ لە وڵاتەیە دوو سەر لە مەنزەڵێکان ناخۆێ کاکە هاوارە بۆ ئەم سەرکردانە با یەک بن ئیتر داوای لێبوردنەکەم و کاکە وەختشتێ نەگرتێتەوە زۆر سپاسانەکەم. سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک سابیر کەلهوڕی لە بەغدا. بەڵێ محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد. زۆر سپاس کاک محەممەد. دەستخۆشی تەوارەکە یەکجۆرێکی جوانم بشاردووە. سپاس دەکەم. کاک محەممەدیان نابووە مەسعود بەرزانی چەندە پەرلەمانێکی ڕیسی معارضی لەخوا بدایە بۆ ئەمریکا و بەرزانی بە ئاشتی ئەو کێشەیە چارەسەکەوە بەڕێ جەنابی مامجلال ئاشتی خوازە ئەوە تا هیچ کێشێک نییە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان مەسعود بەرزانی تەنانەت کێشەکان وەکو فاتی لە لێگەی دێتەوە لە بەغا. کاک محەممەد واتە تۆ کەواتە هاوڕای لەگەڵ کاک سیروانە سلێمانی کە ئەڵێت سەرۆکی هەرێم خۆی نایەوێت گفتوگۆ بکەوە نایەوێت کێشەکان چارەسەر بکرێت. چی وەختێ زمانی شەڕ بەکاربێنی کابراش بە شەڕ جواب بداتەوە کاکی زرا تۆ بچۆ پێشەوە لەمانکی تۆ داوای چیەکەی کاکە یەکمان بجەنێ بۆ کوردستانە خەڵ ناماڵی خۆیە فرۆشێ تۆ داوای ئەمە کاکە ژێری خۆیان پڕ لە پارە و سامان و گەوەری ئەم وڵاتە ماڵی وایە تەران کرێخانەکە بەنایرێت کاکە شاخەوانجیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت تاها لە کەرکووک فەرموو کاک تاها. سپاس دەکەم. چاوەکەم بەڕێزی وەڵی من دەفۆشی بەرنامە یەکەم بوون هاوڕێ بەرنامەشی تەلەڤیزا زۆر بۆ ئەەکەم من داوا ئەکەم لەگەلی کورد لە هەموو ئەدا پەرلەمانەکانی کوردستان لە بەغدا یعنی لولەی قەڵەمەکانیان بکەنە چەند بەرات پشگیری وتەکانی بەڕێز بەرزانی بکەن و داوا لە کەناڵەکانی کوردستانەکەم بە تایبەتی باوی تەقەن نەماوە باوی شەڕ نەماوە ئێستا باوی قەڵەم و کەناڵە داوا لە کەناڵە بەڕێزەکەتان بە هەموو کەناڵێکی کوردیوە ئێستا ڕاگەیاندەکان واز دێنن لە زەمکردنی حکومەتی هەرێم لە زەمکردنی دەسەڵات ئەم خەبارێکەوە ئێستا ئەیکەن لە کوردستانە بیگوێزنەوە بووە بەرامبەر دژمنی کورد بەکارهێنانی حکومەتەکەی مالیکی. ئێمە بەس باسی ئەوە ئەکەین ئەڵێن گەندەڵەکەی کوردستان گەندەڵەکەی پارتی یا گەندەڵەکەی ئەمانەیە هەتا ئەم کێشەیە چارەسەر ئەکەین وازە کوردستان بێنن و داوا لە هەموو ئەدا پەرلەمانەکانی کوردستان ئەنجومەی نظامی عێراقەکەم پاڵپشتی
حکومەتی هەرێم بکەن و پاڵپشتی وتەکانی سەرۆکبەرزانی بکەن و پاڵپشتی فەرار ئەدرۆشی بە تایبەتی وتەبێژی لیستی هاوپەیمانی کوردستان موعەیەتەین. بەڵە سپاس بۆ کاکتەها لە کەرکووک. کاک سەروەت لە کۆیە. فەرموو کاک سەروەت. ئەلۆ زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم کاک شوان. سپاس دەکەم کاک سەروەت. من لە دەربارەی ئەو تەوەری کە ئێستا جەنابتان باسێ بەس هەندێک هەیە باسی وە دەکا کە جەنابی سەرۆک حەزی لە شەڕ و حەزی لە ئاشتی نییە. من وەکو پێشمەرگەی نەکو پێشمەرگەی حەزەفا پێشمەرگەیەکی زێرەبانی باوەڕ بکە لەوەتی هەماتا ئێستا جەنابی سەرۆکم نەبیستووە قەت بە هیچ شێوەیەشی 21 ساڵە لەگەر ئەوە هەدامە قەتم نەزانیوە حەزی لە شەڕ بوو بێتن. دائم حەزی لە ئاشتی بووە. ئەوە یەک. پرسیاری دومی ئەوەیە جەنابی سەرۆک نەبێ کەس کێشەی کوردی پێ حەز ناکرێتە لەو کوردستانە. ئەگا حەسەن حەزبێکی جایالەکە جلایەتێکە. بەڵام ئێمە هەندێک جار هەیە خۆمان لەوەت ئەکا ئەوە دەکەی خەڵکی کورد بەم بە قەناعەتی خۆم ئەوەی کە کوردێکی مخلیص بێ دیفاع لە قسەکانی جەنابی سەرۆک دەکاتن. بەڵام ئەوەی کە وەختی خۆی کە جاش بۆ وەڵایەوە قەت بە هیچ شێوەیەکی دیفاع لە قسەکانی جەنابی سەرۆک ناکاتن و داوا لە خەڵکی بەعام هەموو خەڵکی کوردەکەم یعنی بەسە با یەکگر بین هەندە با خۆمان سوک نەکەین لە پێچاوی عەرەب و فارس و تورکان. ئەمە هەر ئەوە دەرەمی دەستخۆشی بەنامەکەی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاکتەها لە کەرکووک. فەرموو کاکتەها. ئەلو یۆوەرە باش بەڕێزم. زۆر سپاس دەکەم کاکتەها. زۆر سپاس بۆ تۆی بەڕێز دەستخۆشی نامەی دەکەم. سپاس دەکەم. والله برا بەڕێزەکە من ئەو نەیەڵێم ینی گوناح ئینسان شت دووبارە و سێبارە کاتەوە ینی کۆمەڵی خەڵک لە سلێمانیە دابزن مەسعود بەرزانی ئاژاوی نایە ڕایکردمانە من ینی بەڕاستی جوان نییە ئەیبە با حەقد و بکینە و بغزی شەڕی ناوخۆ و ئەم لاولاو فتنەی هەنێ ئەحزاب لە دڵمان نەچەت پێ و دەربارەی جەنابی سەرۆکەین. من جەنابی سەرۆک لەو قەناعەتێم ئەو ئینسانە نییە کە ئێمە ئاوا باسیکەن هیچ سەرکردەیە بەڵام ئێمە وەکو جەنابی سەرۆکە دڵسۆزترین شەخصە بۆ ئەم میلەتە. والله من ئەو ناڵێم برا جوانەکەم ئەگەر بێت و جەنابی سەرۆک نەبێ ئەو مەسعود بەرزانیە نەبیە ئەو برادرانی کە دابزنە سەری پەلی خوشک و ژنیان ڕۆژی بەدەست وەلەکە عەرەبیکەوە بێ باشە ئەی بە ئینسان بەسە ئینسان هەتاکەی دابەزینە سەرۆک باش قەیچێکە براکەم مام جەلالیش کوردە و دڵسۆزە هەڵەدا ئێمە بۆ ینی بۆ کاکتە لە ئێستادا سەرۆکی هەرێم داوای کردووە کە پاش گەڕانەوەی سەرکردەی لایەنە سیاسی عێراقیەکان کۆبنەوە. پێت وایە چاڕوانی چی دەکرد لەو کۆبنەوەیە؟ برا جوانەکەم ینی ئەوە هەموو کات داخوازی جەنابی سەرۆک بوو ینی حەز ناکە لە دەوڵەتی عێراقیدا بڕین حەزەکەی پارچی عێراق بێ بەڵام کاکە ئەوان هەر ینی بە کوردەکەی بە زۆر و زۆرداری ئەڵێن ئێوە بڕۆن ئێوەمان ناوێت بەڵام ئیتر کاتێوی ئینشەڵا بەس وا بزانم ئینشەڵا ئەم نەتیجەی باشی لێکەوێتەوە. ینی من براکەم هەر بە تۆڵم براکەم بەس تۆ ڕازی نەبی بە برایەتی من قبوڵ نەکەی منش لە ئەنجامدا جیابوونی خۆم ڕاگەنم و ئینشەڵا شتی باشی بە دوا بێ بۆ هیوایم کورد یەک پارچە دەنگەڵ بڕێ و دەوڵەتی کوردی ڕاگەێنێ و بەڵام دووبارە داولە برایانەکەم بەسە ئیتر ئای با حەقد و بغز لە دڵیان نەمێنێ و با وەکو کوردانە بیکەنەوە وەکو نەتەوە بیکەنەوە نەکۆ حیزبیانە بیکەنەوە برا بەڕێز. سپاس بۆ کاکتەها لە کەرکووک. بەڵێ زێرەڤان لە زاخۆ. زۆر سپاس دەکەم. کاکە ئەو مەسەلەی ئەوە گوتی ئەوە سەرک بازانی ناێت ئەو مەسەلەکەی چارەسەر ببێت لەگەڵ بەغدا. سەرک بازانی چەند جارە سەرەڕەنی بەغدای کردێ لەبەر ئەو مەسەلا و ئەوان چارەسەر نەکرا و چەند ڕێکی یاریی کوردستان بۆ بەغدا چووە و ئەوان چارەسەر نەکرا. هەر ئێمە دەریە و ئەو مەسەلە چارەسەر بەس ئەوان نەوێت مەسەلەی کورد لەگەڵ بەغدا چارەسەر بن مۆدی 140 مەسەلەی پێشبەرگە و مەسەلەی ناوتەوات چارەسەر بکەن. بەڵێ هەر کورد دەوێت و مەسەلە چارەسەر ببێت. ئێمە ئاشتی خۆزین و هەر داوای ئاشتی کردیا و داوای برایدی کردیا و ئەوان نەوێت چارەسەر ببن و ئەم خەتەڵ باش. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت کاکیوا لە چەمچەماڵ. فەرموو کاکیوا. باش. سپاس دەکەم کاکیوا. دەستخۆشیام تەوەرە و لێگەم. زۆر سپاس دەکەم. سەلامەندێ وەڵای بەڕای من ئەو نابۆچەی نێوان هەرێم و بەغدا بەڵێ ئەمەی ئەبێت دەبێتە مێزی گفتوگۆ دانیشتن لە یەک تێگەیشتن ئەو باشترین شتە بۆ هەردوولا. دەستخۆشیەوە تەوەرەشی لێگەم. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەڕێزان وچانێک و دێنەوە لاتان. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان کاک یوسفمان لەگەڵدایە لە شەمشەماڵەوە. فەرموو کاک یوسف. باش کاک شوان. زۆر سپاس دەکەم.
وەڵام پێم وایە ناکۆچەکانی نێوان بەغدا و هەرێم بەڵێ پێم وایە لەو کاتەوە دەستی کە مسعود بەرزانی لە کۆنگرەی هەولێرا دانی بۆ ناکە بەشگیری لە مالیکی کرد ئێستاش هەر مالیکیە بۆ لە دیکتاتۆر و بژیان خۆمانە هەڵساوەتە بۆ نمونە لە بەرزایی حکوومەتدا مسعود بەرزانی بە تەلەفۆن گۆڕانی لێبەش کرد ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەیسەکە هەر مسعود بەرزانی خۆی بوو بۆ نمونە لە گۆڕانی لە حکوومەتدا لێبەش کرد و ئێستا هي مالیکی بۆ دیکتاتۆر بۆ جیان خۆمان من پێم وایە یعنی کورد بە دەستی خۆی چاڵی بۆ خۆیکردنەوە بەڵێ لەبەرەوە پێم وایە کورد خەتای خۆتی لەم کەشەکانە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاک مەهدی لە دهۆک فەرموو کاک مەهدی برا چوانی سپاس دەکەم برا ڕای من ئەس بێژم ئەو مشکلانە ئەبێ کوردستان مثلا سەرکە مع احتراماتی بۆ سەرکردێت کوردستانێ بس هم قاضى أبد مصطلحك عربي بجنة الاستهلاك المحلية أو مشكلة ناخوي زورها يا أو مشكلات بمثلا سر كان على صوت عندك مشاكل دي پیدا كان وتشتكي دي تجي مشكلة نفطي والجل بغداد هذا مشكلة خربانة دهاتي نفطة كردستاني واردات نفطة كردستاني ناچن بو بغداد بربي چنده اوانا قطع كريا اكا ناچ بيت ام نفطة كردستاني خربو ما بيتو و ام شريف جيبين نفطة بصرة دا بلا افتشتر تشابه ما بيت ام شابك عاطفينا سحكينا قضية عقلانا سحكينا قضية يعني او مشاكلانا خير سر مادينا كاتشو شرف راسوشي سر مسألة مادي بون يا عربة ام المعارك بو يا ما ام الجمارك بو او انا اواخر بتشتغل سر اساس مادي وصراعات مصلحيه حزبيه تاكا كاسينا بورا بتر کەواتە کاک مەدی کێشەکانی ئێستاش کێشەی ئابوورین زیاتر بەڵێ کێشەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا زیاتر ئابوورین درستە ئابووریە هەندێک مەسایل دژی مثلا یەکەینە هەندێک قەزای دژی سیاسی نەشی بەس بارا پتر ئابوورینە بارا پتر بنەظام من بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت مەریوان لە هەولێر فەرموو کاک مەریوان ئەلۆ بەڵێ کاک مەریوان کاکەگیانم کاتان باش زۆر سپاس دەکەم کاک مەریوان ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دوورکەویتەوە لی من لە خزمەتدام برای بەڕێز من پێم وایە ئەمڕۆ خەڵکێک لە خۆیەوە قسە دەکات لە سلێمانیە هەولێرە دووەکە هەر شوێنێکی کوردستان کورد ئەمڕۆ بێ یەکدەنگ بێ پێش هەموو شتێک من ڕێز و احتراماتم بۆ ئەو بەڕێزانەی کە باسی جەنابی سەرۆک بازانەکەن با نەقێ بەڕێزەوە باسکەن لەو پیاوتر و چاپتر و شاستر لە مێژووی کوردە ئەوەتی کورد هەیە هەر هەموو قیادەکانی کورد هەموو شۆڕچیان کردووە ئەوە مێژوو شایەتە کە بازانی و پێشتریش و ئێستش چێ لە پێناوی ئەم وڵاتەر چێ لە پێناوی کورد بەبێ بەرامبەر شۆڕشی کردووە دوایەوە کاکە هەر منداڵێ هەڵدەسێ مەسعود بازانی خاوەنی هەموو کوردە وە کوردی هەمووی خاوەنی مەسعود بازانی من ڕێز کاک مەریوان بەڵێ دیارە هەموو کەسێک کاک مەریوان هەر کەسە پەیوەندی کردووە قسەی کردوبان نەڵێن با بە کەس نەڵێن مناڵ هەر کەسێک و خاوەنی ڕایخۆیەتی جەنابیشت خاوەنی ڕایخۆیەتی فەرموو بەڵێ کەناڵەکەی جەنابتان ڕاستە میدیایەکی ئازادە بەڵام خەڵک بلەو میدیا ئازادەوە ئەی بە زۆر شەرمەزاریە قسەی کەم بەرامبەر بە بازاری بکە لەبەرەوەی کاک مەریوان قسەی کەم نەوتراوە قسەی کەم نەوتراوە کاک مەریوان نەتوانی بەو شێوە ئازادیە لێەوە قسە بکەین من ڕێزم لێ بۆ جەنابەت قسەی کەم نەوتراوە کاک مەریوان کاکە گوێ من ڕاگرە بەڵێ بەڕێزم من یەکشت بەتۆڵێن ئەو خەڵکانی کە بە کەم قساکەن کە بە ناشیر قساکەن کە بە شێوازێک نازان وەکو مرۆڤانە وەکو ئینسانیت قسە بکەن با نەیکەن باشترا ئەمڕۆ من پێم وایە قیادەکانی کورد هیچیان کەم تەرخەم نەبوونە ئەوە لە هەر لە بامجەلال هەر لە جەنابی سەرۆک ئەو لەوێ ئەم لەوێ ئەو بۆ مەسەلەی کورد چووە خۆ بۆ مەسەلەی ماڵی خۆیان نەچوو بۆ ئەمریکا ئەگەر مەسەلەی ماڵی خۆیان هەر دەوڵەتێکا بێ ئەگەر خاوەن کوردستانی دەبێت لەبان سەر گرێت ڕێزم هەیە بۆ تۆ کوردێک کە ئەمڕۆ نازانم چۆن پێشەرم نییە کە دەڵێ باسەتی ڕای کردووە بۆ سلێمانیە بۆ کوێیە بۆ لە هەر شوێنێکی ئەم کوردستانە کە خەڵکی قساکە ئەبێ بزانێت چۆن قساکە من ڕێزم هەیە بازانی خاوەن هەموو کوردە بازانی ڕاناکە خەڵکە بێ لە دەستی ڕان بەڵێ کاک بەریوان بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت کاک هیوا لە چەمچەماڵ فەرموو کاک هیوا ئەم کاتە باش سپاس دەکەم کاک هیوا دەستخۆشی لێکم بۆ بەرنامەکە سپاس دەکەم بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی ئەفسەرین ئێمە ڕێزمانەیە کەەوە سەرۆکی هەرێمە و
تۆزێکسیکە تۆ سەرۆکی هەرێمە و ئەچێ زمانی شەڕ بەکارێنێت ئێمە بەبێ خۆبەخشانە شەڕمان کردو و سنگی خۆمان ناوەتە پێشی هەموو جەپاکانەوە بۆ پاراستنی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاکە ئێمە تەنانەت دووشت بەدەستی حکوومەتی هەرێمە زمانی شەڕ بەکارێنێ بۆ ئێمەی نەکرۆ یەک دەخە 6 ساڵە ملازمم کەواتە کاگیوە لە بەرامبەر قسەکەی جەنابەت لە ئێستادا سەرۆک هەرێم داوای کردووە کە پاش گەڕانەوەی لایەنە سیاسەکان یاخۆ سەرکردەی لایەنە سیاسەکان کۆبنەوەیەک ئەنجام دەن ئەم هەنگاوە چۆنە بینی؟ وڵای ئەم هەنگاوە تەنها هەر ئەوەی کات بەڕێکردنە چکە بینیمانە بەچوی خۆمان بینیمان پرۆسی ئازادی عێراقمان بینیمان توانی هەموو مافەکانی خۆمان وەکو کورد بەدەست بێنین بۆ ئەوەی زیاتر قسەیەکمان هەبێت لەسەرەوە کاک هیوا بەڵێ دیارە هانی عاشور کە ڕاوێژکاری لیستی عێراقیە لە بەیاننامەیەکدا ئەوەی ڕاگەیاند بوو کە داوەتەکەی ئەم دوایی بارزانی بە ئەنجامدانی کۆبنەوە لە نێوان سەرکردە سیاسەکان بۆ چارەسەرکردنی خێرانەکانی نێوانیانە هەروەها باسی لۆش کرد بوو کە دەستپێشخەرەکەی هەولێر بوو کە بۆ هۆی دامەزراندنی حکوومەتی ئێستا والله من حەزەکەم یەکشت بڵێن ئەوەی کە لە بەرژەوەندی ئەوەی لە بەرژەوەندی شخصی خۆیان و بنەماڵی خۆیانە بە زۆر زەحمەتە بکرێت ئێمە وەکو یەکێتی قسەیەکەم وەکو ئەفسەری یەکێتی قساکەم 6 ساڵە ملازمی ئەوان بەبینی شتێک پێشتر و پلیان پێ بەخشێنراوە هەموو شتێکیان بۆ کراوە هەموو ئینتاجیشیان بۆ دانراوە هەموو جەبەکان ژێمە لە پێشەوە شەڕی دژە تیرۆ لە ئێمە کردمان لە مەتەکەی خانەخین و نەفتخانە و ئەو سنوورانە ئێستاکە بۆ خۆی لەگانە تەنها سەد کەسی نادۆ بۆ خانەخین و ناوچە دابڕاوەکان ئێستاکە نازانن بە چی حقێک زمانی شەڕ بەکارێنێت و ئێمە ئەکەوینە ئینزارە و ئەڕێنە هێزەکان ڕێنە پێشەوە موچەکەمان وەکو موچەی خەڵک تەنانەت پێشمەرگە لە ڕێگای کەناڵەکان و ڕپیان ڕاگەندوێ پێشمەرگە زەکاتی پێڕەوە کاتێک باز زەکاتم پێڕەوە نەبێ حەقی خۆم بدات پێ بمبات سنگم بنیاتە فیشەکەەوە لە کەرکووکەوە بمبا لە جەبەل حەمری لەسەر مافەکانی کورد هۆقی کورد هەموو ئەفسەرەکان ئەمە هەزار ئەفسەری قساکە ساوات زیاتر لە 20 کەس دەداوامان حەزەکە یەکێکی خەمە ئەو کاتە حەقەکانمان بدات ئینجابمان بات بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ سپاس بۆ کاگیوا لە چۆن شەماڵ کاگ ئیبراهیم لە هیران فەرموو کاگ ئیبراهیم سپاس دەکەم دەستپاشی بەرنامەکە لە یەکەم بەڕاستی تێوەرەکە زۆر جوانە سپاس دەکەم کاگ ئیبراهیم بەڕاستی ئەو کێشانی نێوان هەرێم بەغدا من دەگەڕێنەوە بۆ نووری مالیکی چونچی بەڕاستی نووری مالیکی کەسێکە کەوا نایە کێشەکان چارەسەر بکرێت لەبەر ئەوەی خۆی هەوڵەدا کێشەکان دروستکە لە بۆ ئەوەی لە دەسەڵاتە بمێنێتەوە بۆ ئەوەی خەڵکی هەموو عراق مەشغولکە بۆ کێشانەوە بۆ ئەوەی خۆپیشاندانی ناڕزایی لە دژی ئەو نەکرێت بۆ نمونێ ئێستا حکوومەتی عراق لەسەر دەستی سەرۆک بارزان بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچڕا دەچنە لای کاک سەباح لە زاخۆ فەرموو کاک سەباح برا چۆنی باشی سپاس چۆنی باشی سپاس دەکەم کاک سەباح ئەسرێت لە بەرنامەجێت دەخابم سپاس دەکەم ئەوە تقریبا 7 ساڵە من لە بەغدامە بەڵێ برادرك خلكي دهود اخر مثلا نفط شمال على اساس طاري نفط شمال بو بغداد ناروت بلى او حبس على جماعه اللي مالكي همو جزء يعني كرد دغان عربي دغان همو دغان استشار فقير لبغدانا تعداري جماعه اللي مالكي لكرد كتي صبري شهر وشتين شيء قانون درس لازم كرد لبغداد لنا كاك مسعود بازل لبن كيروشتيا امريكا لبن كيروشتيا لبن خوروشتيا يعني برادر يقولون كي اخر تريزور تاغي اخر لبن كيروشتيا لبن خوروشتيا والله هروها كاك صباح باسي لو كرت ئەو دەڵێت دیارمە بەست قسەکانی کاک مەهدیە لە دهۆک دەڵێت کێشەکانی ئێستا نێوان هەولێر و بەغدا زیاتر ئابوورین و لەگەڵ هەندێک مەسەلەی تر وەک خۆیڵێت بەڵێ كاكا هر تشتكي يعني عقد سائر كردستان نفط عقد كردستان الا جماعه بغداد كان عني لها بقول شهرستاني اصلي شهرستاني كيا اصلي شهرستاني ايرانيه لازم ام كرت هني قرايبين دسيق بقرين يعني لا شيء بيت مقصد بكم بليم او احزاب كان هم دسيق بقرين بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت کاک زانا لە سلێمانی فەرموو کاک زانا سپاس دەکەم کاک زانا کاکە جان سەبارەت بە تەوەرەکەی ئیمڕۆتان وەڵای من نازانم پێم سەیرە کۆمەڵی خەڵک کۆمەڵی قسە ئەکا هەر زۆر عەجیبە بەلام و یعنی خەڵک نازانم سەی هەواڵ ناکە ئیخبار ناکەنێتەوە سەیان تەنبیەت ناکە یعنی سەیرەکەی مالیکی چی حکومەتەکەی بۆ مالیکی دروست کرد خەبەراتی چی حکومەتەکەی مالیکی دروست کرد لاولێت حکومەتەکە دروست نەبوو سەرۆکی هەرێم دروستی نەکرد هەمووی ڕێک نەخستەوە سەرۆکی هەرێم هاشمی کە گەورە تێروریستێکە نەیەناوە لێرە دایناوە خەڵکی کوشتۆ کاکە خۆ تۆ کێشەیەکی عەرەب بۆگەی بە کێشە ئێمە هاشمی هاتووە لە بەغاو هاتووە لەورێ دانیشێ و لە کەرکووک دژی کوردی شەکە
يعني تو سير ام جوازيك او لبقات لسر كرده لا ككون كشتي كودي شقه يعني من نظام شيء نوتو باور ربي كاكشوان باور ربي ام شيشه ثانيه شيء باري باركه امر كشاني اي بشياني انما مساله كله مساله جديد يعني بم مساله بتشوكوا يعني بم مساله ولا خلق كان خلق بمو سرقالك كشكاين انت لبك خلق بنو خوي كاكا شيء ما ليش تبكر براسي شيء ما ليش دانا شيء ما ليش كل حكومات زۆر سپاسانت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاربین لە هەولێر سڵاو لێ بفەرموو مرحبا بەڕێزم زۆر سپاس کا کاربین سەرەتا دەستخۆشی بەدامەکە لێ دەکەم ڕێزم هەیە بۆ هەموو ئەوانەی کە پەیوەندیان کرد بەڵام من داواگم لە هەموو کورد هەیە بە یەک دەنگ یەک هەڵوێر بن بەرامبەر بە دوژمنەکانی خۆیان ئەگەر ئێمە سەیری حکوومەتی تووشیان بکەین تەماشا دەکەین لە چەندین حزب پێکهاتووە کەسی مەسئولێکی کورد بێتە گۆڕێ هەموو یەک دەگرن دژی کورد ڕادۆستن کە لە ناوخۆشیان کە لە ناوخۆیان ئاوانین وەکو تر هەموو دژی یەکترن بەڵام کە مەسئولەی کورد بێتە گۆڕێ هەموو دەبنێکدای ئێمە دەڵێن با چاوداوام بکەین لە کاتێک کە هەموو دژمنی کورد ڕادۆستن ئێمەش وەکو ئەوان هەموو وەکو کورد یەکتر بگرین و دژیان بۆستین بەرگری لە یەکتر بکەین ئەو بەرنامە ئێستا کە دەتانە یعنی ڕێز لە بۆ هەموو برادران هەیە زەمی بەرنامە دەکا هەیە مەسحی دەکا ئێمە با هەموو بەیەک دەنگ با هەموو بەیەک بەڕازۆی بەدڵێکی پاش بەرگری لە مافەکانی کورد بکەین و دژی ئەوانە بۆستین کە دژمن دەوەستن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ هۆشیار لە کەلار فەرموو کاک هۆشیار ئەم کاتۆ باش بەڕێزگیان زۆر سپاس دەکەم بەڕێکەوەری دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم سپاس دەکەم سەرەتا بەبوونەی تەوەری هەرێم و بەغداوە ئێمە دەستخۆشی لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکەین بۆ لێدوانەکانی بەڕاستی قسەکانی جێی خۆیەتی شیاوە و ئەبێ بە هەمومان و پاڵپشتی قسەکانی سەرۆکی هەرێمی بەڵێ ماڵکی دیکتاتۆرە مالکی نەک سەرۆک وەزیرانی عێراقا بەڵکو نوێنەری ئێرانە لە عێراق جا ئەوە داواکاری لە خەڵکی کوردستان پاڵپشتی قسەکانی سەرۆکی هەرێم کە ئەو کەڵە پیاوە بەڕاستی هەموو بۆ ملەتی کورد هەوڵەدا ئێمە ژەبێ پاڵپشتی قسەکانی بین سەرەتا زۆر مەمنون سپاس پالەگە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لوقمان لە سلێمانی فەرموو کاک لوقمان کاکەجان کاتە باش سپاس دەکەم کاک لوقمان باشی براکەم سپاس دەکەم کاکەجان وەڵاهی منی شار لەگەڵ ئەو قسانەی کاکزانە هەر متەفیقم لەسەرەوەی خۆی ئەم کێشانە زۆر جار ئەمان کە لایەنی گەندەڵیەکانیان زۆرە بێت ئیتر هەڵەسن بەم کارانەوە و ئیشەکانی خۆیان گەندەڵەکانیان توێ پەردەبۆشکەن بەس من لێرە یەک قسەم هەیە ئەو برایە قسەیە جوانێکی کاکزانە ینی باشە کە هاشمی کابرایەکی عەرەبە هێناوێتیە سلێمانی و کوردستان ئەم کێشە گەورەی تێناوەتەوە ئەمە ئیتر ئەم مشکلەکە ئەوەیە کابرا بنێرە تۆ دادگایە با دادگای کرێ هێناوێتێ لای کوردستان باشە لە کوردستانە کێشەی هاشمی بۆ حەلەکە دادگا داوایەکە بۆمان پشتیوانی دیەکەن ئەمە هەر کێشەیەکە لەسەر نەوت و پارۆشتە و قەنەعەتم وایە کێشەی بینی دوو حیزبە ئەمە کێشەی بینی کورد و عەرەب نییە من وای بۆشمە کێشەی بینی کورد و عەرەبێ ئەم کێشەیە بەردەوامە بوو بە جوانیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئامانجمان لەگەڵدایە لە هەولێرەوە فەرموو کاک ئامانج سپاس دەکەم کاک ئامانج کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس دەکەم بلا جوانەکەم ئەو کارانە بەتەنێتی هەموو کاری سیاسەت بەرگارکان نەک کاری ئێمە هاوڵاتیەکی سادەی کاسب بەڵێ بەنسبەت زەراجی سەرۆک بارزانیش کابرایەکە هەتا حەفت پشتیەوە لەناو شۆڕشدایە خێرە ئەو ڕۆکە کەسێک سەر بە خۆلەرەی کارەکانی هەڵەیە ئەوەن دەیبەت و هەڵەکانی جەنابی سەرۆک دادەگەڕێن ئایا بە دووکانێکی زێر ڕابەرێن باشتریە لەسەر ئەو خاکەی باشە هەتا کەنجینێکە هەمومان چاومان هەیەمە یەکتری بین ئێستا دەتوانێت بنێمە جەنابەت تۆ کەسێکی قەزڕەشی وانە پێشکەشکاری ئەو بەرنامەی باشە خۆ هەڵان نییە هەمومان وەکو ماجی ترابە دەبین جەنابی سەرۆک نەبێ ئەو کوردستانە بەرەو ئێران بوون و جەنابی مام جەلالیش کەسێکە سەرۆکی کۆمارە ناتوانێت تەداخل بۆ کارانە بکات ئەگەر تەداخل بۆ کارانە بکاتن ئەوە بێگومان دەکە هەڵەیەکی مێژووی کردووە ئەو کارانە کاری جەناب سەرۆک بارزانیە و دەستخۆشی لێ دەکەن هیواداری بەردەوام بین ئامادەشین ببین یەکەم شەی لەسەر ئەو کاری بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک شێخمان لەگەڵدایە لە کەرکووکەوە فەرموو کاک شێخ مرحبا كان محمد سپاس دەکەم کاک شێخ ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم من لەگەڵ ڕاکانی کاکتەهام لە هەولێر و کە قسەی کرد
يعني هو كاينك إذا كسر بخون يعني ميدا كسر بخون زور رزمان هي بتا بلا من تيجي سكان كاكا من الواهي لسبب ذلك وصار هي من سياسية نهيجة يعني أقل احترامي تو كابرا اللي خود جور تربية سلامة كذا بكي كابرا ضلي فيها بوشن يعني برزة اللي بقدر برزة جالسة بلا ملاسس برزاني يعني مسؤول برزاني هين أوانين نية كمنال ليه بلا مسؤول برزاني خلقي خوش بيه دينا خوش بيه قبولي نه به حال زادن با تسرکی هست. اول چیزی که لسه حفظه شیعه ایت بلا موانی کواب خسانه کن اما هدیجی آن نکوی سر 50 سال. زور باشه لسر تورکه کاک شیخ. لسر تورکه تورکه بنی. که مثلا تاریخ هاشمی کی بو برزانی هاوزی کاک بزن بو هاوزی کی هاوزی بچی بریاری حتی ایران. کی هاد ولای او دوای کوچ بو دوای چون در تو همون چیزی با منطق. يعني هر كسي من عليك وقتك مسعود برزاني هر كسي ساكن احترامي بو خوي هدي الرزي هدي بو باوكي بو كذا خوي دورته هدي الرزي قرابني بلا كان مسعود بلا برز مسعود برزاني بروز سركي هريم يعني اقلا احترامي كي بو خوي وان نكو برابر بسوكايتي او سوكايتي بو كا اصلا هي ايش ناكر قصي خلاص من وقلت لك هاي بقصي خلاص بله زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ئەرکان لە سلێمانی فەرموو کاک ئەرکان زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێکەین بەڕاستی لە کاتێکی زۆر پێویست و لە کاتێکی زۆر گونجاوایە سپاس دەکەم کاک سەبارەت بە بڕیارەکانی سەرۆکی هەرێم پێویستە هەموو لایەک هەموو ئەحزابەکانی کورد بە شێوەیەکی تاگڕەویانە هەوڵێن لە بەرنامەکە بکۆڵنەوە و هەمومان یەکدەم یەک هەڵوێزین بۆ بڕیارەکانی سەرۆک و دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ موالید لە دهۆک باش زۆر سپاس دەکەم کاک موالید سەبارەت تەواریەوە برایە بەڕێز بەڵێ بەڕای من ئەو کێشانە سەبەب خوارە نییە ئەو کێشانە لەسەر مالکیە و ملەتی کورد و عارەبە بەڵێ ویدار ملەتی کورد هەموو یەک دەنگ بن لەگەڵ دەنگی سەرۆک مەسعود بارزانی بەڵێ دوا پەیوەندیمان باوکی ئیلاف لە بادیران فەرموو باوکی ئیلاف زۆر سپاس دەکەم وڵی سەبارەت بە بەرنامەیەک و ڕاستی گرژیەکانی نێوان بەغدا و هەولێر بەڕاستی ئەو قسانەی کە بارزانی گوتی لە دەربارەی بەغدا هەمویان جێگای ڕاستن و دەبی هەموو کەس پشتگیری سەرۆکی هەرێم بکات و چونکی سەرۆکی هەرێم لە بەرچەوەندی هەموو کەسێک قسەی کردیان لەبەر هەندێک دەبی هەموو کەس پشتەوانی سەرۆکی هەرێم کە ڕاستی سەرۆکی هەرێم سەرۆکی هەموو کوردستانە و خاکە سەرۆکە بۆ ئاشتی و ئازادی لە شاخل ئاساد والله داخوازم لە هەموو خەڵکی کوردستان پشتەوانی سەرۆکی هەرێم بکەن سەرۆکێکی بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ باوکی ئیلاف لە بادینان بەڵێ بەڕێزان سپێنێ لەگەڵتان بەردەوام دەبین شاد و بەختەوەر بن